بەردەوامە بین لە شیکارەکانمان بۆ دۆخی 12 ڕۆژەی جەنگەکە و بۆ ڕۆژانی ئایندەش گفتگۆکەین لەگەڵ بەڕێز کاگەتوان عومەر لە کۆلەر لە ئاسایشی نەتەوەی لە ناوچەکە. کاگەتوان سڵاو لێبێ. زۆر سپاس. بەخێراتی بەخێربێی سەرچاو. ئێمە چەند جارێکی دیکەش گفتگۆمان کردووە و پێشبینیمان بۆ ئەم جەنگە کردووە و بۆ ئایندەی جەنگەکەش باسە لە 12مین ڕۆژی جەنگەکەدا خوێنەوەی بۆ بکەین کە ڕوویدا و لە ئایندەدا چی ڕوودەدا. ئەوەی ڕوویدا چاوەڕوان کراوە بوو یان نا بە پێچەوانەوە کە ڕابەر دەکوژێ نیزامەکە دەڕوخێ، کە ڕابەر دەکوژێ خەڵک دێنە سەر شەقام، ئەمانە هیچی ڕووی نەدا. پێ دوایە ئەمریکا و ئیسرائیل لەمەدا بە هەڵەدا چون خوێنەوەیکی واقعیان بۆ مە نەکردبوو یان نرخۆیان لە ئاساسەوە بەتەمای ئەمە نەبوون. بەڵێ سەرەتا سپاس دەکەم و خۆشحاڵم جارێک کە دووبارە لە کورساتم بەزدی کورسات ئەتوانێت دەرفەتێکە ڕخسێنێ توانی بە شێوازێکی هادێتر بتوانی قسە بکەی لەسەرم ڕووداوانە. بەنسبەت پێشبینیەوانێ من حەزەکەم سەرەتای قسەکان بە قسەیەکی ژێنەڕاڵ ئایزەنهاوەر دەست پێ بکەم. ئایزەنهاوەر گەورە ژێنەڕاڵی ئەمریکیەکان لە سەروبەنگی جەنگی دووەمی جیهانیا وتەیەکی هەیە زۆر بەناوبانگە، ئەڵێ ئێران مرکزی دنیاە. جا مەبەستی هەبوو لەمە بۆ مرکزی دنیاە چونکە ئێران بەهۆی ئەو پێگە جۆپۆلۆتیک و جۆستراتیژە گەورەی کە هەیەی لە ناوچەکەیە ڕۆڵێکی یەکلایکەرەوەی ئەبینی لە جەنگی دووەمی جیهانیە. بۆیە ئەوەی کە پێی ئەوترێ هاوپەیمانەکان بڕیاریاندا لە ساڵی 1940 ڕووسەکان لە باکووری ئێرانەوانێ و ئینگلیزەکان لە باشوورەوانێ بە جۆرێک لە جۆرەکان ئێران بڕوخێنن و ڕەزاشایان لەسەر کاردا بردو و محەممەدی کوڕیان هێنایە سەرکار. و ئەو سیستەمە نێودەوڵەتیەی کە لە ساڵی 1945ەوە لە دوای جەنگی دووەمی جیهانی شکڵی گرت و تا ئەم ڕۆژای ئەمڕۆ بەردەوامە و ئێستا قسەیەکی زۆرە کرێ لەسەرەوەی کە ئەم سیستەمە بەرەو کۆتایی بوون ئەڕواوە شکڵ و شێوەکانی دەرکەوتووە کە وردە جیهان بەرەو قۆناغێکی نوێتر ئەڕوا لە ئێرانەوە سەریگر. ئێمە بیرمان نەچێ هەریە لە کۆبوونەوە بەناوبانگەکەی هەریەک لە ڕۆسفلت و وینستۆن چەرچڵ و ستالین لە باڵوێزخانەی شوورەوی لە باڵوێزخانەی یەکێتی سۆڤێت لە تارانەوانێ بنەما ئاساسیەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی و نەتەوەیە گرتووەکان و جارنامەی جیهانی مافی مرۆڤ دیاری کرا. جا هۆکار چیەکەوەی کە ئێران ئەم گرنگی پێگە استراتیژیەی هەیە کە هەموو وڵاتان ئەم چاوەڕوانیان لی هەیە، تەنانەت ئینگلیزەکانیش لە ڕابردووە و ڕووسەکانیش. بۆی ئەمانە بە جۆرێک بۆ ئێران لە ڕابردووە ئەم پێگە وای لێ کردووە کە نەیتوانیوە لە کەنارێک لە گۆشەیەکی دنیاە بە تەنایی ژیان بکە وەکو زۆرێک لەو دەوڵەتانی کە ئێمە ڕەنگ بێ بە چەندین ساڵ ناوی نەبیستینیان ناویان نێتە سەر میدیا جیهانیەکان. هۆکارە گرینگە زۆر استراتیژەکەی ئێران ئەگرێتەوە بۆ ئەو پێگە گەورەی کە هەیەی و ئەو مەساحە گەورەیە کە بەسەر ئەوەی وەکەوەی کە ڕووسەکان قەنەعەتیان پێی هەبوو بەسەر ئاوە گەرمەکانە هەیەانەوە ئەگەر بێت و دەسی هیتلەر بگات بەو ئاوە گەرمانە و بوونی ئەو کۆگا گەورانەی سوتەمەنی و وزە ئەوە ئەکرێ هاوسەنگی جەنگەکە لە بەرژەوەندی هیتلەر کۆتایی بێ. ئێستا تقریبەن ئێمە لە دۆخێکی هەمان جۆران و تێڕوانینی دۆناڵد ترامپ بۆ ئێران جۆرێکە لەم جۆرانە. ئەو پێی وایە بوونی ئەم حکومەتە لێرەیە و هاوپەیمانی دەوڵەتی ئێران لەگەڵ بلۆکی ڕۆژهەڵاتە. ئێمە بیرمان نەچێ بلۆچێک دروست بوو ئەمڕۆ بەرامبەر بلۆکی ڕۆژئاوا کە هەیە کە پێگاتووە لە گروپی G7 لە ڕووی ئابوووریەوانێ و لە ڕووی سەربازیەوانێ ناتۆ هەیە و لە ڕووی ئەمنی هەواڵگیریەوانێ کۆنفرانسی ئاسایشی مینیشن هەیە. یعنی لە هەر سێ سێکتەرەکە بلۆکی ڕۆژئاوا هاوپەیمانەتیانێ. بلۆکی ڕۆژهەڵات وردە ئەو مدەی چەند ساڵێکە خەریکە شکڵی گرتووە. ئەم جەنگە بەشێکی پەیوەندی بەوەوە هەیە، بەشێکی گەورەشی یەکلایبوونەوەی جەنگەکە کاریگەری هەیە لەوەی کە بەکام بەری جەنگەکە بەکام بەرابکەوێ یارمەتی دەرە زیاتر بۆ ئەوەی کە ئەو بەرەیە زیاتر ئیستیحکام ئەکا. لە ڕۆژهەڵاتە مدەی چەند ساڵێکە کۆمەڵێک هاوپەیمانی دروست بووە بەرامبەر گروپی G7 پەیمانی بریکس هەیە. پەیمانی بریکس وەکو G7 لە ڕووی ئابووریەوەیان لە ڕووی ئابووری هەرێکە لە چین و لە ڕووسیا و
بەشێک لەو دەوڵەتانەی کە جۆرێک لە جۆرەکان هاوپەیمانیشیان هەیە لەگەڵ ئەمریکایە بەشدارن وەکو هیندستان و بەرازیلوانە ئێرانی ژێچێک لەو دەوڵەتانە لە ڕووی سەربازیەوانێ پەیمانی شنگەهای هەیە و ئەم دەوڵەتانە تای بەشدارن لە ڕووی هەواڵگری شەوانێ پەیمانێکی دیکەیان هەیە پێوتە کۆنفرانسی ئاسایشی سان پترسبۆرگ یان مۆسکۆ تقریبا ینی لە هەردوو ڕۆکەوە ئێستا ئەم دوژەبەیە دروست بووە ئێستا ئێران تقریبا ئێران ناوەڕاستی ئەم ململانەیە و بە جۆرێک لە جۆرەکان کەوتۆتە ئەو بەرداشەوەی کە یەکلایی بوونەوەی گۆڕانکاری سیستەمە کۆنەکە ئێمە چەند جارێک باسی ئەم بابەتەمان کردو بەوردی حەز ناکەم ئێستا لێرە باسیکەین کۆتایی هاتن یا مەسە کۆتایی هاتن بەمانای نەمان نایە ینی ئەوە سیستمێکی تازە دروست بێتایە چینیەکانی ڕۆڵیان هەبێ و ڕوسیاش ڕۆڵی هەبێ و بریکسی ڕۆڵی هەبێ ئێستا لەسەر ئێران وەستاوە ئەگەر بێت و ئێران لەم جەنگەیە بەشکست خواردووی بێتە دەرەوانێ یەکێک لە تەبعاتە گەورەکانی و فراوانتری شکستی بریکسە و شکستی پەیمانی شنگەهایە و شکستی ئاسایشی ئەمنیەتی سان پترسبۆرگە ئەمە یەکێک لە تەبعاتەکان ئێران چییە لەم جەنگەدا ئەوەی کە ئێستا ئیسرائیل و ئەمریکا دەڵێن هیچ دامەزراوەیەکی نەماوە بواری ئاسمانی ئێران ئێستا بەدەست ئیسرائیلەوەی بواری دەریایی هێزی دەریایی نەماوە بڵێ ینی دامەزراوە گرنگەکانی لە نێو براون ئەوەی دەمێنێتەوە بۆ ئێرانی ئایندە چییە؟ بەڵێ خۆی لە کاتی جەنگە شتێکی تەبیعیە هیچ دەوڵەتێک کە خۆی بەشدارە لە جەنگا میدیای فەرمی و ئەمەی باسی خاڵی لاوازی خۆی ناکە و ئێرانیش بە هەمان جۆرە ئیسرائیلیش بە هەمان جۆرە لەبەرەوە ئەوانەی کە لە دەرەوە سەیرەکەن ئەبێ سەیری مەیدانی شەڕ بکرێ بزانین لە مەیدانی شەڕا چ لایەنێ باڵادەستی هەیە مەدان یەکلایی ئەکاتەوانێت کە دەرەنجامی ئەم شەڕە چی ئەبێ و ئێمە مجموعەیە پرۆتۆکۆلمان هەیە بۆ تەماشاکردن و مامەڵەکردن لەگەڵ جەنگە لە جەنگا زیاتر باسی خاڵی لاوازی لایەنەکانەکرێت ئەوەی کە ئەمریکیەکان پێڵم پاتۆلۆجی ئۆف وار یعنی خاڵی لاوازی کارتێکەری شەڕ ئەبێ ئێمە بین سەیری خاڵی لاوازی کارتێکەری ئێران و خاڵی لاوازی کارتێکەری ڕۆژ ئاوا بکەین لە واقعدا چی دەبینی؟ هەر ئێمە ئەگەر بڵین باسی توانای سەربازی ئێران بکەین بەرامبەر ئەمریکا مەیدانی بەراورد ناکرێ ئەمە جۆرێکە لە تەنس ئەگەر خەڵکێک هەبێ بەم جۆرە بیرکاتەوە بۆی ئێرانەکان هاتوون ئەمەیان بە ئوسلوب یا بەتوانین بڵین بە استراتیژێکی سەربازی پڕ کردوتەوە کەم و کورتەکانی خۆیان لە مەیدانە پڕ کردوتەوە بە کۆمەڵێک استراتیژی سەربازی یەکیان پێوتێ جەنگی نامتەقارن جەنگی نامتەقارن بریتە لەو جەنگەی کە تۆ ئەڕۆیتە شەڕەوە لەگەڵ بەرەیەکە ناهاوسەنگی هەیە و هەوڵەی خاڵە لاوازەکانی خۆت بە کۆمەڵی سێکتەریکە پڕکەیتەوانێ لە ڕووی تێچووی جەنگەوە لە ڕووی هەرزانی کەلوپەلی جەنگیەوە لە ڕووی دەستبردن بۆ کۆمەڵێ خاڵی لاوازەوە کە بەرامبەرەکەت پێی هەستیارە وەکو خاڵی نەوت لە ڕووی ئەوەی کە بەرامبەرەکەت توانایەکی سەربازی لە ڕادە بەدەر پێشکەوتووی تەکنەلۆژی هەیە کە دروستکردن و فراوانکردنی موشک و ساروخ و ئەم شتانەی بۆ ئەو تێچوویەکی زۆری هەیە و کاتێکی زۆری پێ ئەچێ بەڵام بۆ لایەنی بەرامبەر کەمتری پێچێ هەموو ئەم خاڵانە ئەتوانی بە وردی باز بکەی ئەو کاتە دەرئەکەوێ ئێمە لەلایەکەوە لە ڕۆیکی کەوانێ خاڵی لاواز ئەبێ باسی خاڵی لاوازی ئیسرائیلیش بکرێت چکە ئیسرائیلی چێکە لەو دەوڵەتانەی بۆ خۆی لە ناوچەیەکی هەستیاری ئەمنیە دروست بووە هەر لە سەرەتای دروستبوونیەوانەیە لەژێر بە بەردەوامی لەژێر هەڕەشە و فشارا بۆ بەردەوامی جەنگی یەک لە دوایەکی کردووە ئەگەر تەماشایەکی جەنگەکانی ئیسرائیل بکەی لە ڕابردووە تا ڕادەیە بەرچاوڕۆنیەکمان بۆ دروست دەبێ ئیسرائیل لە ساڵی 1956 ئەکەوێتە شەڕەوە کە پێوتێ شەڕی نۆکەندی سویس و زۆربەی ئەو جەنگانەشی لە جەنگا لە زۆربەی جەنگەکانیشا بەرەیی جەنگی کردووە لە جەنگی سویسا لەگە هەر یەک بەریتانیا و فەڕەنسای لەگەڵا بووە جەنگەکە 9 ڕۆژی پێچووە لە جەنگی ساڵی 1963 6 ڕۆژی پێچووە و لە جەنگی ساڵی 1970 کە پێوتێ ملیخمنت یۆم کیپور ئەویش بە هەمان جۆرە لە ڕەمەزانە ئەنجام درا ژەنگەکە 18 ڕۆژی پێچوو درێژترین جەنگێک کە ئیسرائیلەکان کردبێتیان جەنگی 33 ڕۆژەی ساڵی 2005 ڕەنگە ئێستا بڵێن ئەی بۆ ئەم جەنگە نابینی کە لە 7 ئۆکتۆبەرەوە ڕوویاوە خۆمە چەند ساڵە درێژەی کێشاوە ئەم جەنگە جۆرێکی جیاوازە لە جەنگ ئەو لەگەڵ گروپی میلیشیاییە لەگەڵ گروپی چەکدارا جەنگی کردووە جەنگی دەوڵەتی نەبووە ژیان ئاسایی بۆ لە ناو شارەکانە لە دەرەوەی سنوورەکانی خۆی کردەی سەربازی ئەنجامداوە بۆیە ئێستا گوشارێکی زۆر لەسەر ئیسرائیلەیە
ئەوەی کە فۆکس نیوز و کەناڵەکانی کە باسێکا لە ڕووی ئەو سانسۆرە زۆرەی کە هەیە و ناکرێ شوێنی لێدانی موشەکەکان و ئەبینی هەموو میدیاجیانەکان تەنها ئاسمان پیشانە دەم بۆیان نییە بچنە شوێنی موشەکان هەمویان ئاگادار کراونەتوانێت ئیسرائیل شاکارێکی ئەمنی هەواڵگیریە کاگرانکۆ یعنی باوەڕ ناکەم هیچ دەوڵەتێک لەسەر زەویە هەبێ بە وێنەی تاچی ئیسرائیلی هۆشیاری ئەمنی و ئاسایشی هەبێ ئێمە چۆن لە خوێندرگاکانمانە کە ئەڕۆی نەزانکۆ کوردۆلۆجی و مەجموعەیە وانەی کا خوێنین مناڵی ئیسرائیلی هەر لە مناڵیەوە کۆمەڵێک زانیاری و زانیاری سەربازی و چۆنەتی پارێزگاریکردن لە وڵات و خۆ پاراستن لە کاتی جەنگا بۆیە ئەبینی کۆی دەوڵەتی ئیسرائیل لە ئەوەی کە پێوتێ پەناگە لە حەشارگە میمیا پێک هاتووە و لە هەموو ناوچەیەکی تازە کە دروست دەکرێت یەکەم شت کە بیری بۆ کرێتەوە ئەوەیە کە حەشارگە دروست بکرێت و خودی ژانکردن لە ناو حەشارگەیە دۆخێکی تاڕادەیەک سەختە بۆ تاچی ئیسرائیل یەسایەکێک لە خەڵە لاوازەکانی دەوڵەتی ئیسرائیل ئەوەیە کە ئەم 8 ملیۆن هاوڵاتیە تا چەندێکی تر ئەتوانن لە ناو پەناگە و حەشارگەکانی ئیسرائیلە ژیان بەرسەر بەرن و خودی ئەم حەشارگانە ڕاستە کۆمەڵێکی زۆر ئیمکاناتی تێدایە بەڵام ژیانکردن لە دۆخێکا لە ژێر سایەی دەنگی تەقینەوە موشکدا و لە ناو حەشارگەیە ئەمە دۆخێکی قورسە ئەمە یەکێکە لە خاڵە زۆر لاوازەکانی ئیسرائیل ڕاستە هەر ڕوبەرەکەشی ڕوبەرە جوگرافیەکەی بۆ خۆی خاڵێکی لاوازێتی میواکە زۆر جار ئێران بە ئاسانیەر موشکێک هەڵەدا ئامانجێک دەپێکێ ئێران 75 ئەوەندەی ئیسرائیلە لە ڕووی ڕوبەرەوە بەڵێ هەندێک دەڵێن 81 ئەوەندەی ئیسرائیل دەبێت ئەخی ئیسرائیل ڕانکۆ بجد دەوڵەتێکە بەردەوام سنوورەکەی لە حاڵەتی گەشەکردنایە یعنی ئەخیر داتا بەپێی دەستور سنوورەکەی خۆی دەستنیشان نەکردو دەستنیشان نەکردەوە بەردەوامی لە حاڵەتی گەشەکردنایە هەموو ئەم پێدراوانە پێمان دەڵێن کە جەنگەکە بەرەو کۆتاییە خۆی هەفتەی داهاتوو زۆر یەکلایکەرەوەیە بۆ ئەم جەنگە ئەبێ ئێمە بزانین دیتەرێنس بربەستی کۆنتترۆلکردنی گەروی هورمز چەندێک فشار ئەکا لە ناوخۆی ئەمریکا یەکێک لە ئەم جەنگە من چەند جاری کەش باسی ئەمە کردووە گۆڕاوەکانی ئەم جەنگە زۆر زۆرە و تەماشاکردنی ئەم جەنگە تەنها لە ڕووی یەک زاویەوە لە یەک گۆشەوانەیە تووشی غەڵەتی استراتیژیە بی ئەبێ هەموو ڕەهەندەکانی باز بکرێ یەکێک لە ڕەهەندەکانی ئەم جەنگە ناوخۆی ئەمریکایە ناوخۆی ئەمریکایە و ئەو دابەشبوونەیە کە ئێمە لە ناو کۆنگرەی ئەمریکا بینیمان ئەمە بۆ لە مێژووی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە چەند حاڵەتێکی زۆر کەم هەیە کە سەرۆ کۆمار لە وتاری ساڵانەیە کاتێک کە وتار ئەیە هیچ کەسێکی پارتی ئەو بەرئامادە نەبێ هەستێتە سەر پێوە چەپڵەی بۆ لێ بدە ئەمە جارە بەوازحی بینیمان ئێمە ئەم دابەشبوونە گەورەیەمان بینی لە ناو کۆنگرێسە ئێستا بنزین یەکێکە لە پێداویستە سەرکیەکان لە هەموو وڵاتێکا بە نیسبەت تاچی ئەمریکیەوانەیە زۆر گرینگە ینی وەکو کاڵا ئەساس سەرکیەکان تەماشاکرەوە بیرمان نەچێت تاچی ئەمریکیەکی کەل و تاکانی حەزێکی سەیری هەیە بۆ سیارەی گەورە و بزوێنەری گەورە سێکیژێ دەڵێن تاکی ئەمریکی جیان لەوە دەبینێ بەیانی کە هەستا بچێ لە شاشەی بەنزینخانەکانەوە ببینێ بزانێت نرخی لیترێک بەنزین بە چەندە ئەو جیان لەوە تەماشاکە جیان باشە یان خراپە ئەگەر نرخەکە بەرز بوو ئەو جیان بە نسبەتەوە خراپە بەڵێ زۆر ڕاستە ترامپ لە وتارەکەی ناو کۆنگرەیە زۆر تەکیدی لەسەر دووسێ خاڵ کردەوەی چێ لەوانە هەرزانکردنی نرخی بنزین و ڕاگررتنی نرخەکەی بوو هەر لە یەکەم بۆ دووەم ڕۆژی جەنگا نرخی بنزین ئەمریکا بە گاڵۆنە هەر گاڵۆنێک بنزین 30 سنت زیاد کرد بوو بەپێی ویلایەتەکان نرخەکە ئەگۆڕێ لە ویلایەتانەی کە لە باشووری ئەمریکان تا باکوور فەرقی هەیە زۆر باشە کەواتە پێدراوەکان وامان پێ دەڵێن کە دۆناڵد ترامپ خۆی نەڵێن ئەمریکا بەتەواوی دۆناڵد ترامپ تەحملی زیانی ئابووری زۆرتر ناکە ڕەنگە جۆرێک لە ڕێگەیەک بدۆزێتەوە بۆ ڕاوەستاندنی جەنگەکە بۆ ئاگربەست یعنی شتێکی لەم بابەتە بدۆزێتەوە ئەم ڕۆژ دەنگوەیەک بڵاو بۆتەوە کە گوایە مستەفا خامنەیی ینی جۆرێک لەوەی بریندارە نادیارە هێشتا ئێمە دەزانین نادیارە بەڵام ئەوەی کە بریندارە ئەمەش هەندێک دەڵێن ڕەنگە میدیای ئەمریکی بۆی بۆ دەرچەیەک دەگەڕێ دۆناڵد ترامپ بۆ دەرچەیەک دەگەڕێ بۆی کە جۆرێک لە ڕێککەوتن ئەنجام بدا لەگەڵ لاریجانی و قاڵی بافاکە ئێستا ڕابەرایەتی ئێران دەکەن
زۆر ڕاستە بە تایبەتی بۆ کەسایەتێکی وەکو ترامپ کە پێشبینیکردنی جوڵەکانی زۆر ئەستەمە تەنانەت لە ناوخۆی ئەمریکاشە هەمان دۆخ هەیە لەناو پارتەکەی خۆشی ئەم دۆخە هەیە ئەو بەشێکی زۆری و کۆنگرێزمانانەی کە ڕەزامی چۆن بە جۆرێک گلەییان لە دۆناڵد ترامپەیە ئەوەیە کە ناتوان پێشبینی بۆ جوڵەکانی بکەن و ڕۆیای وازەح نییە و لە کۆبوونەوەی ڕۆژی دووشەممەی ڕابردوو یەکەم ڕۆژی دەوامی فەرمی کۆنگرێز کە زۆربەی سیناتۆر و کۆنگرێزمانەکان کە هاتنە دەرەوە باسیێوایان کرد ئێمە ئاگادار نین لە پلانی جەنگەکە و استراتیژی دۆناڵد ترامپ ڕوون نییە و نازانین ئەم جەنگە تا چەندێک درێژە ئەکێشێ ئەوەی کە ئەگوزارەیە لە ناو ئیدارەی کۆشکی سپیا ئەوەی کە وەکو زمانی خۆیان ئەمە ڕوونکردنەوەی من نییە ئەوەی ئەگوزارەیە لە ناو کۆشکی سپیا ناڕوونیەکی سەیر هەیە و ئەمریکا لە ڕابردووی خۆیان لە هیچ وەختێکانە چۆتە جەنگێکەوە بەم جۆرە شڵەژاوی هەبێ لە ناو ئیدارە و ئیدارەی بەڕێوەبردنیە ئەوە قسەی سیناتۆرەکان بوو لە دووشەمەی پێشوو کاتنە دەڕوانێ بۆی بەپێی ئەم پێدراوانە ناکرێت ئەم جەنگە درێژخایان بێ بەڵام بەنسبەتەوەی گۆڕانەکان لە ناو جەنگاچی ڕوئەدا و لە ناو مەیدانی واقعی جەنگاچی ڕوئەدا ئەمە شتێکی کێ بەڵام بابەتێکەیە حەزەکەم لێرە باسی کەم دۆناڵد ترامپ بۆ خۆی کەسایەتێکی هەیە جۆرنمە ئینسانێکی نێرگسیە حەزەکە ئەو فۆکەسە میدیاییە دایمە لەسەر خۆی بێ و جیهان چاوەڕێی دەمی دۆناڵد ترامپ کە بزانێت کە چی ڕوئەدا ئەوەی کە پێی ئەوترێ ئیبتیکاری عمل ینی باڵادەستی لە کۆمەلگای نێودوڵەتی و باڵادەستی لە هەموو شتێک ئەوە پێی ناخۆشە ئەم باڵادەستیەی لەم جەنگەیە لێ بسەنرێتەوانێ پێی خۆشە کە هەموو کۆمەلگەی نێودوڵەتی و جیهان و ئێران و چین و ڕووسەکانیش تەماشای دۆناڵد ترامپ کە ئیمزانی کە ئەم جەنگە کەی ڕاگرێ کەی ڕاگیرێ و بڕیاری چی ئەدا و پلانەکانی چین و بەشێک لەو ئالۆزیەی کە هەیەی بۆ ئەمە ئاگەڕێتەوە چونکە ئێمە تیۆرێکی هەیە ئەو زۆر بڕای بە سیاستکردن هەیە بەپەی تیۆرەکەی هێنریکی سنجەر کە پێوتێت تیۆری سیاستکردنی پیاوی شێت وا خۆت دەربخە کە ئینسانێکی ئالۆزی پێشبینی جوڵەکانت بۆ ناکرێەوە ئەکرێت لە هەر دقەیەکە هەر بڕیارێک بی بۆی دوژمن و بەرامبەرەکانت هەمیشە هەڵوێستی ئەوەت لێوەربگرن کە نازانن تۆ جوڵەکانت چیە بەڵام ئەم تیۆرە گرفتێکی کاتی خۆی نیکسۆن لە جەنگی ڤێتنامە بەکارهێنا لە درێژمەودایە لێکەوتەی سلبی ئەبێ ئەوم پێم وایە ئەمە ئەو قۆناغەیە کە لێکەوتەی سلبی هەیە بۆیە هەم دۆستەکانی خۆی دۆناڵد ترامپ نازانن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مەبەستی چییە و بۆیە زۆر بە پارێزکارانەوە مامەڵی لەگەڵاکەن فەڕەنسیەکان بەڕوونی بینیمان ئێستارمیر لە پەرلەمانی بەریتانیا کە قسەی کردوتی ئێمە هەوڵەیەین ینی بەو جۆرە نییە کە بڵێ ئێمە ڕاستە بنکەی بەریتانی ئەوانە بە هەموو جۆرە لە خزمەتی سپای ئەمریکایە بەڵام ئەو هاوپەیمانیە پتەوەی کە پێویست بوو وەکۆی لە جەنگەکانی ڕابردووە لە ئەمریکا ئەنجامی داوە وجودی نییە لەم جەنگەیە هەموو دەوڵەتە هاوپەیمانەکانی خۆی جۆرێک لە جۆرەکان بە شێوازێکی پارێزکارانە مامەڵی لەگەڵاکەن و دەوڵەتانی خلیج ئێستا بۆ چوونێک لە ناو دەوڵەتانی خلیجا زۆر بە گەورەی و گەشەی کردووە ئەگەر ئێمە وتارەکەی دکتۆر عەبدوڵڵا نوفەیسی پیاوێکی زۆر بەرچاو و باریزە لە ناو خلیجە و ئەو تورکی فەیسەڵ و بەشێکی زۆرێکی بۆ بەرهێنەرێکی ئیماراتی وتارێکی دوور درێژی نووسی بوو زۆر سەرنجڕاکێش بوو کە بە هەمووی باسیەوەکە کە ئێمە لە ڕابردووە ئەم هەموو باجەمان داوە بە ئەمریکاوە لە ناو وڵاتی ئێمە بە چ جۆرێک ویستێتی مامەڵی کرۆوە و ئامادە بووین هەموو پەترۆدۆلا هەموو پەترۆل و سامانی سروشتی خۆمان بە دۆلار بفرۆشین بەڵام ئێمە دەرکەوت ئەمریکان مەبەستی نییە پارێزگاری لە ئێمە بکات تەنها مەبەستی بۆ پارێزگاری لە بەرژۆندەکانی خۆی گاوەسە کە جەنگێگەیە ئەبینی ئەمریکەکان زیاتر مەبەستیانە کە پارێزگاری لە قەوارێ لە ئیسرائیل بکەن ئەمە یەکێکە لە خاڵەکان پلان یەکێک لە پلانەکانی ئەم جەنگە بەڕوونی دەرئەکەوێت کە وا بووە ئەوان مەبەستیان بوو بەشێک لەوانە ئەم جەنگە ببێتە هۆکار بە شێوازێکی پلیکانەی بۆ دروستکردنی ئەوەی کە پێی ئەوترێن ناتۆی عیبری عەرەبی بەڵام ئێستا ئێمە ئەوە هەمومان هەستی پێەکەیت دەوڵەتانی خلیج زۆر بە محتاتانە مامەڵە لەگەڵەمایەکەن ئەوە بوو کە جوڵەی یەکەمی جەنگەکە نەبووە هۆی دروستبوونی هاوپەیمانیەکی سەربازی گشتگیر لە نێوان ئیسرائیل و وڵاتانی کەندا و لە کاتێکا بەرژۆندەکانی کەندا و بە شێوازێکی زۆر گەورە کەوتۆ دەژێر مەترسیەوە باشە کاگەتوان ئێستا دۆخێک دروست بووە ینی مەترسیەکانی ئێران زیاتر بوون لەسەر وڵاتانی ناوچەکەەوە لەوەی کەم ببنەوە یان ئەگەر ئێستا جەنگەکە بوەستێ وڵاتانی کەندا و زیاتر پێویستیان بە ئەمریکا ئایا بەدیلی دیکانێ پەنا بۆ سین دەبن بێگومان نەخێر ڕەنگە نەتوانن ئەوە بکەن لەبەر پێویستی زیاتریان بە ئەمریکایەوە پێویستی زیاتریان بە سیستەمی پارێزگاریە دژە موشەکە پێویستیان بۆیە پارەی زیاتر سەرفکەن زیاتر پشت بە خۆیان ببەستن واتە دۆخێک هاتوۆتە ئاراوە کە ئەمریکا لە نەمانی نیزامەکەشدا دەتوانێت قازانجی ئابووری لێ بچنێتەوە بەڵێ بزەبێت ئەم خودی ئەوەی کە وڵاتانی خلیج تا ئێستا ناتوان خۆیان یەکلایی بکەنەوانێ
چ لەوەی بچنە بەرەی ئیسرائیلەوانێ و بە تەواوەتی بڕیاری جەنگ بەندژی ئێران چ لەوەی کە هەڵوێستەکانیان بەو شێوازەیە کە تۆ وەک وتم بە شێوازێکی محافزکارانە سەیری جەنگەکەکەن بۆ ئەم دۆخە ئاگەڕێتەوانێ وڵاتانی خلیجیش ئەو قەنەعەتیان لا دروست بۆ نازانن لێکەوتە نازانن دەرەنجامی ئەم جەنگە بە چ دۆخێکە ئاڕوە چونکە خلیج هیچێک لەو وڵاتانەی هەمیشە مەترسی ئەمنیەتی هەبووە مەترسی ئاسایشی خۆی هەبووە بەشێک لەوەی کە ئاوا بەو سنگفراوانی و مامەڵی لەگەڵ ئەمریکایە کردووە پێی وا بووە کە ئەمریکا لە دۆخێکی وەکۆی کە ئەمڕۆ ئەگوزارێ ئەتوانێ بیپارێزێ. زۆر باشە کەواتە ئێستا کرێ بڵێنی تر ناوچەکە لە دۆخێکی تازەدایە لە دۆخێکی جیاوازتردایە کە پێشتر بیری لێکرایەوە ئێرانیش ئەکرێ مامەڵێکی جیاوازتری لەگەڵدا بکرێ ئەکرێ وای بخوێنینەوە سەردەمی موستەبا یاخود سەردەمی دوای موستەبا سەردەمێکی جیاوازترە بێ زۆرێک لە دۆستایەتی بۆ ئەمریکا تێدایە ئەوە یەکێکە لە قسەکان بەڵام خۆی کردەکە بە جۆرێک بوو کە خودی مشتەبا ئەخاتە ژێر هەجمەوە ئەگەر ئەم کارە بکە ینی تۆ بێنە بەرچاو کەسێک باوکی وە دایکی وەگۆی باسەکرێژنەکەی مناڵی لە لێدانێکی ئەمریکیان کوژرا بێ لە داهاتوە یەکەم کەس بۆ خۆی زۆر سەختە کە بتوانێت پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکای ئاسایی کاتەوە ینی مە قورسە وانە ئەوەی مەسام یەکەم ڕوو بەڵامینیان ئەو سیاسی بۆ سیاسی تێ ئیداری وڵاتێک بدەیت ئیداری نظامێک بدەیت مستەقبەلی وڵاتەکە لە دەستی توایە بێ کەمێکە بێ لا سوسۆزە کەسیەکانی دوور بکەوێتەوە ئەمەیەک دووەم ڕەنگام چەند ڕۆژە ئەم وەڵامدانەوە توندەی سەردەمی موستەبا ئەم سێ چوار ڕۆژە جۆرێک یعنی مقنع بێ بۆ سوپای پاسداران بۆ توندڕەوەکان کە جۆرێک لە بیرروبۆچوونی ناوخۆش کردبێتەوە بەڵێ بۆ بیرروبۆچوونی ناوخۆش بەڵێ ڕێی تێچێ خۆی ئەوەی هەیە ئەمەیەکێک لە گرفتەکان کە هەیە کە بزانیارێکی زۆر کەم هەیە لەسەر مشتەبا ینی ئەوەی کە قسە تا ئێستا لەسەر مشتەبا ئەکرێ ئەو زانیارە سەطحیانەیە کە لە ناو تۆڕی کۆمەڵایەتی و لە ناو ئینتەرنێتا بوونی هەیە ئەمە حەزەکەم لێرە چەند خاڵێکی وەکوین لەسەر مشتەبا باس بکەین ینی ئەگەر لە 20 ساڵی ڕابردووە یەک وتار لە مشتەباوە ناتۆتە دەرەوە تەنانەت بۆ پشتگیریکردنی خودی ئەم سیستەمەش بەڵام ئەوی هەیە لە 20 ساڵی ڕابردوو بە تایبەتی لە دوای هەڵبژاردنەکانی مەحموودی ئەحمەدینژاد لە خولی یەکەم و لە ساڵی لە خولی دووەم لە بزوتنەوەی سەوزانایی مشتەبا بە شێوازێکی زۆر پڕڕەنگ هاتە ناو فەزای ناوخۆی ئێرانەوانەیە کە دەستێوەردانی کردووە لە دۆخی هەڵبژاردن بە جۆرێک لە جۆرەکانەوەی کە پێوتێ دیزایانی هەڵبژاردن ئەوان لەژێر مادی کەڕوبی یەکەم جار نامەی بۆ ڕابەرنامەی ناردوو لەو تی مستەبای کوڕە با بڵێن دەستێوەردانی کردووە لە هەڵبژاردنەکان ئەوەی کە هەیە ئێمە دوو ئاراستەی جیاواز هەیە لەسەر مشتەبا و دوو کەسی جیاواز قسەیان لەسەر کردو هەردووچیان دوو ئینسانی ینی پێگەی گەورەیان هەبووە لە ناو خودی سیستەمەکە بۆی ئەو تارانەی کە لە دەرەوە لەسەر مشتەبا نووسراوە بە حکمی ئەوەی کە مشتەبایەکێک بەلەو کارێکترانی لە ناو بەیتی ڕەهبەریە هەمیشە لە پشتەوە مامەڵەی کردووە خوێندنەوەکان پێم وایە دەقیق نییە یەکەم خوێندنەوەکە لە ناوخۆی ئێرانەوە بۆیکراوە کەسایەتی کە پێوتێ محەممەدی سەرفراز محەممەدی سەرفراز بەرپرسی ئەوەی کە پێوتێت رادیۆ تەلەڤیزۆنی ئێران بوو لە قۆناغی پێشووترا محەممەدی سەرفراز لە ساڵانی ڕابردووە وتارێکی دوور و درێژی نووسی لەسەر مشتەبا باسی ئەوەی کرد کە کۆمیتەیەکی پێنج کەسی هەبووە من یەکێک بووم لە ئەندامەکان و مشتەبا سەرۆک بووە و حسێنی تائیب کە فەرماندەی دەستگای هەواڵگیری سوپای پاسداران بۆ ئەندام بووە لەم کۆمیتە پێچکەسیە و ئێمە بڕیارمان لەسەر کۆی ڕووداوە سیاسی و ئەمنیەکانی وڵات داوە و کێ بێتە پێشەوە لە هەڵبژاردن و چێ دەربچێ و چێ دەرنەچێ بە جۆرە لە جۆرەکانەوەی کە باس کرا قسەکانی مەهدی کەڕوبی و میرحسێنی موسەوی کە ئەندازیاری هەبووە لە هەڵبژاردنە پشڕاستی ئەمەی کردەوانێ ئەمە یەکێکە لە ئەو وتارە دوور و درێژانی کە لە ناوخۆیان لەسەری وسا چکە وەک گوتم مشتەبا تەنانەت خۆی یەک وتاریشی نییە بۆ پشتیوانیکردنی خودی سیستەمەکە چکە دایمە بۆ خۆی کەسایەتێکی ئالۆزی هەبوو هەمیشە لە پشتەوە بووە ئەم وتارەی محەممەدی سەرفراز دڵنیایی ئەدا لەوەی کە کارکتەری پشپەردە بووە لە ناو بەیتی ڕەهبەریە و لە پشپەردەوە دەستێوەردانی کردووە لە کۆی سیستمی سیاسە وتارێکە هەیە بەڵام هەمووانی کە دەیناسن دەڵێن سەر بە قوتابخانەی قیامەتی ئەوەی کە زۆر عقایدی بیرەکاتەوە زۆر تونڕەوە تەنانەت ینی
بڕوای بەوەیە کەیترێسە سەردەمەکە سەردەمی کۆتایی دنیاە بەڵێ سەردەمی هاتنی محەممەدی ئەبێ پەلە بکە هەموو وڵەکانی خۆی بخاتە گەڕبۆی مەهدی بێت بەڵێ ئەوەش ڕاستە یەکێکە لە ڕوانگەکان کە باسی ئەم پیاوەی کردووە یەکێکە لە ڕۆژنامە نووسە زۆر باریزەکانی ناو ئێران کە کۆمەڵێک چیرۆکی سەیریش لە پشتەوە هەیە بە ڕۆژنامە نووسێکە بەردەوام هەوڵیاوە گەندەڵیە سیستماتیکەکانی ناو ئێران باسکە پیاوێکە پێوتی عەباسی پالیزاد. عەباسی پالیزاد لە 2-3 ساڵی ڕابردووە وتاری لە کاتی چاپێکەوتنا لەگەڵ ڕۆژنامەیەکی ئێرانیە لەگەڵ وێبسایتێکی ئێرانیە باسی ئەوەی کرد کە سەردەمی ئەو پرۆژانەی کە من هەوڵم داوە گەندەڵی سیستماتیک لە ئێرانە ئاشکرا بکەم و بدرێن بە دادگا هەمووی بە جۆرێک لە جۆرەکان لە ڕێگای وەزارەتی ئیطلاعاتی ئێرانی بووە و کەوتە وەسفکردنی مجتەبای خامنەی و ئەو باسی کۆمەڵێک بابەتی کرد. خامنەی زۆر تاکیدی لەسەر 2-3 خاڵە کردەوە ئەوی گەندەڵی لە ناو ئێرانە بە شێوازی سیستماتیک نییە نەبووە بە سیستماتیک. عەباسی پالیزاد زۆر لەوە زیاتر ڕۆیوتی گەندەڵی لە ناو ئێرانە نەک سیستماتیک نییە بەڵکو کۆی دەرونی سیستەمەکەشی گرتووەتەوانێ و تەنها کەسێک کە ئەتوانێت ئێران ڕزگار بکە یعنی ئەو قسە عەباسی پالیزادە. ئەوە مجتەبا خامنەییە چونکە ئەو زۆر ڕێگرە لەوەی کە گەندەڵی بکرێەوە ئەوە کەسانشی تا ئێستا دراون بە دادگا خودی خۆی و ئەمە جۆرێکە لە فەزاسازی ئەمنی بێتە پێشوانێ ئەم دوو گوتارە بەرامبەر یەکیە لەسەر ئەم پیاوە بوونی هەیە و لە دەرەوەی ئەم دوو گوتارە هیچ شتێکی کە لەسەر ئەم پیاوە نیە ئەوەی کە وتراوە تەحلیل و هەڵسەنگاندنە تەنها یەک ڤیدۆ لەسەر مجتەبا هەیە ئەو ڤیدۆیە کە لە کاتی وانە خوێندن بە شێوازی ئۆنلاین لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتیەوە لە کاتی کۆرۆنای لەگەڵ خوێندکارەکانی وتی من وانەکانم ڕاگرم ئەوەی کە هەیە بازەکرێت تەنها قۆناغی پشت پەردەیەتی لە ناو بەیتی ڕێبەرە چونکە بەیتی ڕێبەری دام و دەستگایەکی زۆر ئاڵۆزە لەبەر ئەوەی ڕێبەر لە پێی دەستوری کۆماری ئیسلامی ئێران پێگەیەکی باڵای هەیە لە سیاست داڕشتن لە فەرماندەی سوپای هێزە چەکدارەکان و لە داڕشتنی سیاسەتی گشتی نظام و لە عەزل و دانان و لە سەرکارلادانی کۆی دامەزراوەکان بۆیە دامەزراوەی کە پێی ئەڵێن بەیت دامەزراوەیەکی گەورەیە پێگاتووە لە کۆمەڵێکی زۆر لە ڕاوێژکار و فەرماندەی سەربازی و دیپلۆمات و ڕاوێژکاری ئابووری و هەموو سێکتەرەکان ئەوەی کە پێوتی ئەو کارێکتەرانەی کە ئەوان پێڵێن خودی ینی لە خۆمانەوە نزیکە خۆی ئەوەی چێک لە گرفتەکانی ئێرانەوەیە کە ئێرانیان دابش کرد بەسەر خودی و غەیری خودی لە خۆمانە و لە غەیری خۆمانەوەی لە خۆمان بێ کوڕی چاکەوەی لە غەیری خۆمان بێ دژی ئەمێ خودیەکانیان لەناو ئەم بەیتایە بوونی هەیە بۆیە عەلیەکبەری ویلایەتی لە شوێنی کەش باسمان کرد هەر لەم بەرنامەی باسمان کرد عەلیەکبەری ویلایەتیەکێک بوو لە وەزیرە باشەکانی دەرەوەی کۆماری ئیسلامی باش وە هەڵسەنگاندنی کەسایەتی ناڵم باش وە کۆی کە چەند خولی یەک لە دوای یەک وەزیری دەرەوەی ئێران بوو هەر یەکێ لە محەممەد جاواد زەریف و کۆی منوچێری متەکی و هەموو ئەمانەی کە وەکو تەشکیلەی سیستمی وەزارەتی خارجی بە عەباسی عراقچی شەوانێ ئەتوانین بڵین بە جۆرێک لە جۆرەکان لە ژێردەستی عەلیەکبەری ویلایەتیە گەورە ببوون و پەروەردەکرابوون و ڕەنیشاندەریانە بوو ئەویش لەگەڵ خامنەییە کوژراوە ئەو ئەمامی دەرێخا کە بەیتی ڕێبەری دامەزراوێکی گەورەیە توانای کۆنتڕۆڵکردنی ئێرانی هەبووە لە ڕابردووە ئەو بڕیاری یەکلایکەرەوەی لە هەموو دۆزەکان داوە و بوونی کارێکتەرێک لە پشت پەردەوە بە هاوکاری ئەو کۆمیتە 5 کەسێکە بازەکرێ و بوونی عەباسی تایب کە هاوڕێی ئەوەی پێوتێ هاوڕێی غاری بووە هاوڕێی جانی بەجانی بووە یارمەتی داوە لەوەی کە ڕۆڵێکی گەورە بجێرە لە ناو کۆنتڕۆڵکردنی ئێرانە ئەمە ئەوە دیوێشی بابەتەکەی سپاس دەکەم بەڕێز کاگەتوانمەر سپاس بۆ بەشداریکردنت بەرداوامە بین لەم شیکای بە هیوایەوەی جەنگەکە بوەستێ هەمومان بە هیوای ئەوەی ڕۆژانی ئایندەشدا بێگومان بەرداوامە بین خوێندنەوەی زیاترەکەین بۆ دۆخەکە بە هیوایەوەی بتوانین بەرچاوڕوونیەکی زیاتر بین با بینەرانمان سپاس دەکەم خۆشحاڵ بووم سپاس بۆ بەشداریکردن